بە شێوەیەکی گشتی ئەم ڕێگایە ڕێگایەکی گرنگی تایبەتی هەیە بەداخەوە هەتاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە دەستی خزمەتگوزاری بگەێنێتە ئەم سنوورەوە لە کاتێکدا ئەم سنوورە بەهۆی ڕێگاوبانەکانەوە ماندوو بوون تەحمولیان نەماوە تەنها دوو کەڵ و تەبوو تۆزەکەی کە ڕۆژانە بەهۆی زیاتر لە 250 تا 300 بار هەڵگر بەسەر ڕێگاکا دەچێت تەنها زەرەر و زیانەکەی بۆ خەڵکەکە دەمێنێتەوە لە کاتێکدا دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە ئەم ڕێگایە بدات بەداخەوە نەک هەر گرنگی پێنەداوە و خزمەتگوزاری پێنەگەیاندووە لە ماوەی ڕابردوودا ئەم سنووری دەواازەیەش کە کراوەتەوە لەم سنووردا لەسەر ئەرکی بازرگانەکان و کاسبکارەکان و بەشێک هاوڵاتی سنوورەکە دروست کراوە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە دەستی خزمەتگوزاری بخاتە ناو هەم سنوورەکەەوە ڕێگاوبانی سنوورەکەەوە و هەم دەواازەکانیشیانەوە بۆیە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا داوام لە بەشێکی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە و ئیمزامان کۆ کردوەوە بۆ پاڵپشتەکەی و لە ڕێگەی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگاوە نووسرامان ئاراسەی وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی کە لە ئەم بودجەیە کە دانراوە بۆ چاکردنی ڕێگاوبانەکانی قەزا و ناحیەکانی دەرەوەی شاری سلێمانی و بەشێک لەو بودجەیەش تەرخان بکرێت بۆ ئەم سنوورە.